بناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە کێشەی نێوان هەرێم و بەغداد دەکەین لەسەر داهاتی دەواازە سنووریەکانە روها داهاتی ناوخۆ و یاسای کارگەری دارایی فدرالی عێراقیش کە ئێستا وەزارەتی دارایی عێراق بەپێی ئەو یاسایە داوا دەکات هەموو داهاتەکانی هەرێم ڕاستی بەغداد بکرێن باز دەکەین ئایا ئەم پرسە چۆنێک لا دەکرێتەوە و کاتی خۆی ئەم یاسایش یاسای دارایی مالی چۆن دەرچوو و ئێستا دەبێت هەرێم چی بکات لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید پەرلەمانتاری پێشووی عێراق و بڕیادەری پێشووی لیژنەی دارایی لە پەرلەمان عێراق سەرم پرسان دەکەین و باسی جێبەجێکردنی یاسای بودجە و ناردنی پشتگیری دەکەین لە بەغداوە کەی بە تەواوەتی جێبەجێ دەکرێت لەسەر ئەم پرسانە دەوەستی مامۆستا بەخێربێن سوپاسی ئامادەبوون دەکەین. سپاس دەکەم کاک زۆر سپاس دەکەین مامۆستا. سپاس بۆ کەس خۆش بزانمە لەفی باشتر بۆ هێناوین سپاس دەکەین. وەڵڵاهی دیراسەیەکی کاتی خۆی قانونی ئیدارەی مالیم کردووە بۆ ئەوەی خاڵەکان بە شێوەیەکی بەرچاو باسکەیانی ئێستا پابندین بە دەقەکەوە. بەڵێ سپاس دەکەم. بەلێ بچین سەر ئەو کێشەی کە دروست بووە یاسای ئیدارەی مالی چییە کاتی خۆی چۆن دەرچووە ئێستا دەبێت داهاتەکان بەپێی ئەوە یاسای ڕێک دەخرێن؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سواس بۆ تۆ کاک حەکیم سواس بۆ کەناڵی پەیام. ڕاستیەکەی قانونی ئیدارەی مالی مێژوویەکی هەیە کاتێک کە عێراق گۆڕانکاری بەسەر هات لە نظامێکی شمولیەوە بۆ بە نظامێکی نامەرکەزی ناناوەندی بۆیە پێویست بەوە هەبوو قانونێکە بێ داهاتەکانی ڕێک بخە ئەو قانونە لە سەردەمی برێمەرە طبعا بە قەرارات و قەراراتی برێمەر بەپێی قەراری ئومەمی متحیدە سفەیەکی تەشریعی هەبوو قەراری برێمەر دەرچوو بوو کە قانونی ئیدارەی مالیە و کاتە ناوی قانونی ئیدارەی مالی و دەینی عام بوو بەس قانونی ئیدارەی مالی و دەینی عام لە نوسخەیەکی ئینگلیزیەوە کرابوو بە عەرەبی کۆمەڵێک غەڵەت و کەم و کۆڕی و حتا تەرجەمەیەکی زۆر سەقەت کرابوو و کۆمەڵێک بۆشایی و کەلێنی زۆر گەورەی بەجێهێشت بوو بۆیە لە کاتی خۆیان فریان نەکەوتن تعدیلی بکەن تا حکوومەتەکەی عەبادی لە 2005ەوە تا ئیشی پێکراوە تا 2014 بەدواوە مانگی حوتی 2014 حکوومەتەکەی دکتۆر عەبادی دەست بەکار بوو لە 2015 خولیای ئەوە دروست بوو کە ئەو قانونی ئیدارەی مالیە تعدیل بکرێ بەو شێوەیە کە ئەیانەوێ لە ساڵی 2016 دەستکرا بە تعدیل تەکلیف لە کەسێکی شارەزا خەبیرێکی مالی هەیە لە عێراق ناوی عوبێد محەلە مسودەیەکی نووسی بوو لەبەرەوەی ئەم پیاوە مەشهورە بەوەی کوڕی وەزارەتە هەر لە بیدایەتەوە لەوێ تعین بووە تا وەکو خانەنشین بووە یعنی ئاگای لە هەرچی قوانینی عێراقەیە لە سەردەمی مەلەکیوە حتا وەکو سەردەمی برێمەر کە ئەو کاتێک گۆڕاوە حتا سەردەمی دوای برێمەر و گەڕانەوەی سیادە بۆ عێراق کە مەشروعەکەی نووسی بوو اینجا پێویست بەوە هەبوو ئەزموونی وڵاتێکی فیدراڵی وەرگرن ئەزموونی وڵاتێکی فیدراڵی باشترین وڵاتی فیدراڵی لە عێراق بچێ کەنەدایە چونکە کەنەدا مەجموعەیە سێ ئەقلیمی هەیە لەگەڵ 7 محافەزە کە ڕێک نەخراون لە ئەقلیمێکە کەواتە لە ڕووی ئەوەی عێراقیش یەک ئەقلیمی هەیە و چەند محافەزەیەکی هەیە لەو ڕووە ئیداریەوە لە کەنەداچێت لە ڕوویەکی ترەوە کە لە داهینی هەیە سەرچاوەی سروشتی نەوتی هەیە عێراقیش نەوتی هەیە بەڵام نەوتەکەی کەنەدا بەشێکی زۆری لە ژێر دەریایە بەشێکی لەسەر وشکانیە کەواتە لە ڕووی ئەوەی داهاتی سروشتی هەیە لە عێراق چێ بەشێکی ترکە لە عێراق چێ بوونی ئاین و ئاینزا و نەتەوەی جیاواز مەسەن ئەوانەی کەوا سەردانی کەنەدایان کردبێ یا پەرلەمانەکەی کەنەدا ببینن ئەزانن چ پێک هاتەیەکی جۆرا و جۆری تایە مەسەن وەزیری دیفاعی کەنەدی پیاوێکی هندی بوو ئەو کاتێ ئێمە سەردانمان کرد بۆ ئەو قانونە بۆیە کەنەدایان هەڵبژار تەکلیف لە ڕێکخراوێکیان هەیە لە کەنەدا معهەدی حوکەمەی کەنەدی کە ڕێکخراوێکی زۆر بەتوانایە لە مەجای ئیدارەدانی دەوڵەتە ئەوەیان ناردە عێراق بۆ ئەوەی عێراقیەکان ڕابێنێ لەسەر سیستەمی فیدراڵیەت چۆن مالیە داهات کۆکەنەوە چۆن سەرفیەکەن بوجە چۆن تەوزیعەکەن تەبەن کەنەدایەکێکە لە وڵاتانەی کە لە ڕووی شەفافیەتەوە وڵاتێکی زۆر شەفافە لە ڕووی بەرزی داهاتە وڵاتێکی زۆر بەرزی داهاتە لە ڕووی ئەوەی کەوا ئەقلیم و محافەزات هەر بۆ سەرگوزەشتە کە لە هەرێم بچێ و هەنێک لەو شتانەی کە ڕوویدا لەو کاتێک کە ئێمە ڕۆیشتین بۆ کەنەدا یەکێک لە ئەقلیمەکانی داوای ئەوەیە کرد سەربەخۆ بێ ینی بێتە وڵاتێکی سەربەخۆ چۆن هەرێمی کوردستان ڕێفراندۆمی کرد بۆ ئەوەی سەربەخۆ بێ لەوێ لە پایتەختی کەنەدا
ئەوانەی کە نیان ئەویست ئەم ئەقلیمە سەر بەخۆ بێ 3 ملیۆن کەس مەسیرەیەکیان کرد ڕێپێوانێکیان کرد شعارەکەیانەوە بوو خەڵکیکی بکە ئێمە ئێوەمان خۆشەوە بۆ لێمان جیابنەوە بۆیە کە ئەم شعارەیان بەرز کردەوە خەڵکیکی بگوتیان نەخێر نامانەوە جیابین و ئیستیفتاکەیان نەکرد جا سەیری و عەقڵێتە بکە چۆن ئیدارەدا سەیری و عەقڵێتەی لای خۆشمان بکە کە مەسەلەی ڕیفراندۆمەکە چۆن دیراسەی واقع ناکە دیراسەی ئەو هەلومەرجە ناکە ئایا تا چ ئەندازێک ناوخۆی خۆت گونجاوە یا گونجاو نیە بەرحاڵ مەعهەدی حوکەمەی کەنەدی هاتن سەرپەرستی ئەم قانونیان کرد بۆ ماوەی 2 دەورە تقریبا 2 ساڵ دوو دەورەی پەرلەمانی ینی لە نیوەی دەورەی دووەمەوە دەستی پێکرد و بیدایەتی دەورەی سێهەم کۆتاییان پێهێناواتە لە سەردەمی حکوومەتەکەی حەیدەر عەبادیە کە خوازیاریەوە بوو خولێکی تری بۆ تازەکەنەوە بەڵام نەکرایەوە ئەوە بۆ حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی هات لە کابینەکەی عادل عەبدولمەهدیە ئەم قانونە تێپەڕێنرا باشە بەڵام بە بپرسین هەرێم ئاگادار هەرێم تا چ ئەندازێ وەزیری دارایی کورد بوو ئێستا ئەم قانونە شتێک لە کوردەواریە ئاڵێن مارەکەی شێخ عومەر ئەم قانونە بۆتە مارەکەی شێخ عومەر و لە ملی هەرێمی کوردستان لە ملی بەرپرسەکانی ئاڵا و لە کۆڵیان نابێتەوە لە کاتێکە ئەم قانونە لە دوو دەورە لە دوو خولا هاتوۆتە پەرلەمان لەو دوو خولا لە کابینەکە دوو وەزیری دارایی هەبوون هەردوو وەزیرە دارایەکە کورد بوون و هەردوو وەزیرە دارایەکە ئەندامی باڵا بوون مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بوون ئەم قانونە هاتوۆتە لای ئەوان نووسراوە بە ئیمزای ئەوان نێراوە ئەندام پەرلەمانی ئەوان لە ناو پەرلەمانە بوو بەڵام بە هیچ شێوەیەک گرنگی و احتیمامیان بەم قانونە نەداوە بە هیچ مادەیەکی نەداوە بگرە فەقەرەی وای تایە هەر کاتی خۆی کاک حەکیم جەناب دەوە دیات خستمەوە کە لە 2019 لێرە بەرنامەمان کرد لێرە بەرنامە و فەقەرانە چاک بکرێن بڵێ لێرە بەرنامەمان لەسەر کردو وتم ئەم قانونە پڕە لە ئەلغامی تەوقیت کراو لە 2019 بۆ 2023 کاتە 4 ساڵ لەمە پێش من ئەو قسەم کردووە بەڵام ئەو برادران من ئەمزانی ئەم وەزعەدێتە پێشەوە بە شێوەیەک لە شێوەکانە وت هیچ لە دنیا شتی وا بێبەرنامە نابێ هەرێمێک وەکو حکوومەتێکی موازی مامەڵەکە ینی زۆر جان من لە نامەوێت ناویان بێنم بۆ ئەوی تووشی ئیشکالیەت نەبن لە بەرپرسانی تەنفیزی ئەوانەی لە وەزارەتەکانی حکوومەتی اتحادیا بوون لێمە پرسی مامەڵەتان لەگەڵ حکوومەتی هەرێما چۆنە ئەیانوت باوەڕ بکە هەرێمی کوردستان وا مامەڵەیەکە لەگەڵ وەزارەتە اتحادیانە کە ئەنەهو ئەوان دەوڵەتە ناوەندیەکەن و ئێمە ئەقلیمەکەین ئەوە بێمنەتانە مەسن قانونێک دەرئەچوو بۆ وەزارەتی خوێندنی باڵا هیچ احتیمامێکیان نەدا ئەیانوت ئێمە خۆمان وەزارەتمانەیە ئێمە ڕیفراندۆمەکەین سەربەخۆیی وەرەگرین جابین و پێویستمان بە قوانینی عراقی نیە جا قانونی ئیداری مالیش بە هەمان عەقڵیەت مامەڵەیان لەگەڵا کرد بۆ تاریخ ئەتوانم ئەوە بڵێم بۆ تاریخ کاک ئامانج ڕەحیم دکتۆر ئامانج مسودەیەکی ناردبوو کە کۆمەڵێک تعدیلاتیان پێشنیار کردو بەڵام لەبەرەوەی حکوومەتی هەرێم و بەرپرسە سیاسیەکان بە هەندوو وەریان نەگرت بوو هیچ فشارێکیان بەکار نەهێنا بۆیە قانونی ئیدارەی مالی لە ساڵی 2019 تێپەڕێنرا بەو هەموو کەم و کوڕیەی کەتیایەت بەس چی تێدا لە بواری دارایی دارە هەم لانی دارایی باسی مەکانەی قانونەکەت بۆ بکەم کاک حەکیم بۆ ئەوەی خەڵک بزانێم قانونە چیە قانونی ئیدارەی مالی دائەنرێ بە دایکی قانونە مالی و داراییەکان یعنی هەرچی قانون سەبارەت بە مالی هەبێ زەریبە بە هەموو شێوەکانی زەریبەی دەخل زەریبەی مەبیعات زەریبەی عەرەسات هەرچی زەرایبی مباشر و غیر مباشر هەیە ئەبنە بەشێک لەم قانونە هەرچی کۆکردنەوەی 1 دینار لە هەموو عێراقا لە زاخۆ و حتا و کوفا و کۆ بکرێتەوە بەم قانونە کۆکرێت و سەرف کرێ بەم قانونە سەرفەکرێ هەرچی استحقاقاتی تاکی هاوڵاتی هەیە لە عێراقا بەم قانونە وەرەگیرێ لێ استحقاقاتی بەم قانونە موچەی ئەدرێتێ بەم قانونە لێ خۆشە بن بەم قانونە با بڵێن غەرامە ئەکرێ بەم قانونە هەموو شتێکرێ لە عێراق کەواتە ئەم قانونە دائەنرێ بە دەستوری مالی عێراق قەزەیەکیش قانونێکیش ینی سیبغەیەکی دەستوری هەبێ قەناعەتم وایە زۆرترین کات بۆم قانونە ئەگەڕێنەوە تاوەکو دەستوری عێراق دەستوری هەمیشەی عێراق ئەم قانونە تەرجەمەی مادەی سەودەی دەستوریە کە لە فەقرەیەکە باز لە سیستەمی مالیەکە لە عێراقا سیستەمی مالی لە عێراقا مەرکەزیە سیستەمی ئیداریمان لا مەرکەزیە سیستەمی قەزاییمان لا مەرکەزیە سیستەمی سیاسیمان لا مەرکەزیە هەرێم بۆ خۆی پەرلەمانی هەیە حکوومەتی هەیە ئیداریاتی خۆی هەیە چۆن ئیدارەی ئەم پارێزگانەی خۆیەکە
قەضایی خۆی هەیە سەر بەخۆی بڕیارەدا بە شێوەیەک لە شێوەکان بڕیارەکانشی لە وەسەط و جنوب مەقبولە بەڵام سیستەمی مالی لە عێراقا مرکزیە ئەمەم بە هەموو بەرپرسانی هەرێمی کوردستان وتووە لە کابینەی حوتەمەوە هەتاوە لە کابینەی پێنجەمەوە هەتاوەکو ئەم کابینەیە کە ئەم نظامی ئێوە تەبەنی ئەکەن غەڵەتە سبەینێ بەردەرگاتان لێگرێ و تووشی کێشە و گرفتە بن لەگەڵ ئەم قانونە بەڵام بەداخەوە کاک حەکیم ئەو کاتە گوێیان نەگر و ئێستا تازە ئەیانەوێ معالەجەی و قەزیە بکەن بەڵام تازە معالەجە دادات بەس چیتیدا تایبەت بە هەرێمی کوردستان ئەو بەندانەی کە ئەو مادانەی کە لە یاسای ئیدارەی مالی تەمان کێشەکە لە شوێنێکی ترایە کاک حەکیم ئەو برادرانە مەسەڵ ئێمە لە لیژنەی مالی 5 کەس بووین سیانمان لە هێزە جیاوازەکانی تر بوو 2 ئەندام سەر بە پارتی دیموکراتی کوردستان بوو لە خولی پێشووی پەرلەمانی عێراق لە خولی سێ بەڵێ وا تەوجیه کرابوون یا یەکێکیان بە تایبەتی وا تەوجیه کرابوو کە ئێمە هەرچی بڵێن ئەو پێچەوانەکەی بڵێ هەرچی بڵێن ئەو پێچەوانەکەی بڵێ وای زانی ئیسفادە لەوەکە بۆ نمونە باش کاتێک کە هاتە سەر بودجەی هەرێم باشە بودجەی هەرێم لە تعریفات هەیە لە تعریفی یەکەم هەیە مادەی یەکەم فەقەرەی هەشت لە یاسای ئیدارەی مالی لە یاسای ئیدارەی مالی ئەوە نەسەکەیتی سامینەن باشە بە نەسە عەرەبیەکەی خوێنمە بۆی بێتە وەسیقەیەکی تاریخی موازنة الأقليم بوجي إقليم أو موازنة المحافظة يا موازنة بوجي بارزقاكان جداول تقدير وتخمين خشتيكي خملاندني نفقات إرادات خرجي وداهات كان شيء الأقليم يا محافظة غير المنتظمة في أقليم ويتم المصادقة عليها تصديق كريم من برلمان الأقليم لبرلمان أقليمها تصديق كريم ومجلس المحافظة لنا مجلس المحافظة أقل أقليم نبو وتوحد ضمن الموازنة العامة الاتحادية باشان درجة كري لموازنة اتحادية بعد مناقشتها دواي أو مناقشة كري وإقرارها إقرار كري للانك من وزارتي المالية والتخطيط الاتحاديتين كل حسب اختصاصه يعني شيء يعني موازنة هريم بريتيا كومالي خشته لداهات ونفقات لبرلمان مصادقة كري أبيت قانون برلمان كردستان أبيت قانون إن جاني ريبو وزارتي بلانو وزارتي دارایی لێ مناقەشە کرێ اینجا ئاخرێتە موازنە اتحادیوە پێم وتن بە لیژنەی مالی بە بەرپرسی لیژنەی مالی بە برادەران وتم ئەمە مخالفەی مادەی 121 دەستورە چونکە شتێک لە پەرلەمانی هەرێم بوو بە قانون ئەولەویەت بۆ قانونی هەرێمە ناتوان بیگۆڕن بۆیە ئەم نەسە غەڵەتە چونکە ئەگەر لە هەرێم موازنە دانرا کە موازنە ئێستا ئەتوانن ئەوە بکەنە بەڵگە بڵێن ئێوە حیسەتان نییە لە بەرەوەی موازنەتان نەهێناوە ئەوە قانونی ئیدارەی مالیە لە موازنەی هەرێم بعد ئیقرارها من بەرلەمان کوردستان دوای ئەوەی ئیقرار کرێ ئەدراجە کرێ بۆ ناو موازنەی اتحادی ئەوە یەکێکە لەو فەقەرانەی کە 3 جار سەرۆکی لیژنەی مالی هێناومە و قەناعەتم پێکردووە کە ئەو فەقەرە غەڵەتە بەڵام ئەو برادرانە لەبەرەوەی شتەکە ئێمەمانوت وتیان نەخێرێمە ئەو نەسەمان قبوڵە جا ئەوەی تەحملی ئەو نەسەیەکە نوێنەری ئەو هێزە سیاسیەیە کە ئێستا تحکومەکە بە داهاتی کوردستان و بە کەیفی خۆی سەرفێکە ئەوە فەقەرەی یەکەم فەقەرەی دووەم مادەی 26 ئەوەلاً تقيد إرادا نهائيا دائن بداهاتي كوتاي للخزينة العامة بو خزينة عامة طبعا يكيك لو فجواني لم قانونها هي باسي دو خزينة خزينة محافظة لقل خزينة عام باسي خزينة إقليمناك كاتي خوي أم برادران لبروي مهتم نبون بم قانونا وبيويسيان بي نبوة ووايان زاني ودواي رفراندوم كدولتي سربخو دنيا اعترافيان بيكا خزينة اتحادية نبوة بهيشيوية خزينة هريمتي نبوة بهيشيوية تقيد إرادة نهائيا أبي تداهاتك قشتي للخزينة العامة جميع هرشي ديون أمانات التي لم يراجع أصحابها بكردي هرشي قرض قولها وأمانات هي قريتو بوي دوام هرشي إرادك هي ديتو أو خزينة مادي بستحود أولا تقيد قيد كريه لا محاسبة شتيك مان هي هر باري قدي قيد كريه بقيد قال من حساب كذا إلى حساب كذا تومار كدنا تقيد الضرائب والرسوم ضريبة لقى الرسوم الرسوم بكردكشي هالرسمي بيوتي رسومات بيوتي بقمرجي شوتي الرسوم القمرجية الرسوم القمرجية ما تولى دائرية كاشتيك بو كان لبري أو خدمة رسمية اللي ورقنا أو بيوتي رسمي خدمة
قمرجي شيء بيوتي الرسوم القمرجية لنا مصطلحات العراقية تقيد الضرائب والرسوم المستحصة إيرادا أبيت داهات للخزينة العامة للدولة كواتا هرشي الضرائب والرسوم هي أخذتها خزينة عامة للدولة كواتا هرشي داهات لعراقة كو أخذته لزاخو هتافاو تعتبر إيرادا نهائيا للخزينة العامة أبيت إيرادك وخزينة عامة لا مجال للمناقشة هي هیچ مجاله يعني ئەوەی کەوتت خەزینە هەرێمتیانی کێشەی چییە؟ ئەگەر خەزێنەی هەرێم ببوایە لەو کاتە ئەکرا داهاتی هەرێم بخرێتە خەزێنەی هەرێم و دوایی مامەڵە بکات لەگەڵ عێراقا بۆیە ئەوە خەزێنەیتیانی باش مادەی 26 بەڵێ مادەی 26 ئەوە مادەی 27 فقرەی یەکەم ئاوا بەڵێ چوارەمیان لە مادەی 27 کاک حەکیم ئەڵێ تقەید قيد كريه بقيد محاسبة جميع الواردات هرشي داهاتا بما فيها لنا وعوانا التبرعات والهبات أوي كوا تبرع كريه أمريكا تبرعنا هبنا نربو بخشين باشا هرشي تبرع هبه هي أبي إرادا نهائيا أبي تداهاتك نهائيا في الحسابات وتقيد المصاريف التحصيل أوانا جبه برواتنا داهات بوي لمودوا هرشيش لدرو بيبو هريم عراقة وأنا بيانو بيبغى بلا بيبي خنا. ذاتي رخراوين دولتي بيت دولة بيت كومبانيا. هرشي هبة وتبرعات هي بيبخليت حسابي خزيني موحدة. باشا. أي أجر نعم كرت. باشا. كاك حكيم أجر نعم. بونم بعض رسوماتنا نيري. نعم. شيترنا نيري. في جميعا على تقوم وزارة المالية، وزارة إدارية اتحادي بتنزيل دابزاندني المبالغ المترتبة أو مبلغاني ككول كلا كبوا. على عدم تحويل الوزارات كوزارات نيناردوا أو الأقليم يا أقليم نيناردوا أو المحافظات غير المنتظمة في أقليم يا أو محافظة غير منتظمة نيناردوا لإيرادات النفط والغاز وغيرها إيرادات نوت وغاز نيناردوا وغيرها من الإيرادات إيرادات تريشان نبر لشيان أكره ينزل من حصتهم أما لا بشككان لبوجا بشكان بودانان دي أجر أو دهاتان نيناردوا لا بوجكان استا حكومة العراق استحقاقاتي هريم تقريبا نوصو أو 1 مليار چنی ناردو ام مانگا 592 مليار ناردو 592 لكاتيكا بو موچا 906 مليار لبوجه دياري كراوه بو اوي ناردو پشبسن بفقري بينجم لما دي بستحوت طبعا كتون مناقشان كدو وتوانا اما قانونا فرمو خوتان شون ليتيغن تيبغن وتوانا اخرين ما اتفاق مان لقل كردون توان اتفاق لقل حكومتها فوق القانون نيه اتفاق لقل حكومتها طبق قانونا نطيب رازيبوا نانداماني وزارتك رازيبون لسلوي ام قضيه بكن وغيرها من تمويلها السنوي لتمويل كدني سالانان داشكن وكوي امانغا كردوانا كاك حكيم جان ماده 28 باشا تقدم وحدات الانفاق والادارات المموله ذاتها حساباتها الختاميه الى ديوان الرقابه الماليه الاتحادي اما اينك باسي ديوان الرقابه الماليه لنا موازناتها بلام لا قانون اصلك او حكمي عامه اما حكمي خاصه باشا لبروي ابي ديوان الرقابه الماليه حسابات ختاميه هريم تقديم اعوان بكري اجد تنسيق كلا ديوان الرقابه الماليه وخير اخوانا ماده بالسنو زور جار باسي اما كريكاك باش ماده بالسنو كتابه لصاپن جاكه اسا كيشكه لبيني يغلاك نوي دهاتي ناو خو سنوركان به بعض رسومات به شلون يغلاك كردوتو طبعا ماده بالسنو زور خطرناك شيء بكري اگر هريم دواي اوياك بو چونك عليه تقول لحساب المحافظة اجريتو بو حساب جميرياري باريزغا باشا كواتا ناينيره بو حكومتي هريم ابي بينيره بو باريزغاي سيماني باريزغاي هولير باريزغاي دوغ باريزغاي هلبت بما فيها نينو سوى حكومة اقليم كردستان نسراوى بما فيها محافظات الاقليم يعني لنا اوانا او داهاتي كاجريتو بو پارێزگاکان نەگەڕێتەوە بۆ حکوومەت ناگەڕێت حسابی هەژماری پارێزگا ئەوە نەسی قانونەکەیە با قانونیەکان بێنە سەرخەت با ئەوانەی لە مالیە ئیدعایەوەکەن کە ئەبێن لە سا پەنجای داهاتەکە بگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێم باسی هەرێمیتیانێ باسی محافظاتی هەرێمیتیایە کە ئەگەر هەرێم ڕازیە بەوە ئەوە ئۆتۆماتیکیان ڕازی بۆ بەوەی هەرێم هەڵوەشاوەتەوە حکوومەتی عراق تەعامل لەگەڵ پارێزگاکان ناکە ئەمە یەکێکە لەو کێشانەی کە ئێستا ئەڵێن ئێمە تعامل لقل محافظات لكن هر محافظة ببي حصي خوي بينيرين أو تنزيلات أو تخفيضات
ئەمانیش ئەڵێن نەخێر کەواتەیەوەتانەوەکو محافظات تەعامل لەگەڵ ئێمە بکەن ئەوانیش توانە ئەوە بڵین بۆ باج و ڕسومات و خاڵە سنووریەکان ئەوەی کە داهات کە ئەگەڕێت موچەوە نییە و نانا ئەوە داهاتەکان باشە چی ئەگەڕێتەوە الئیرادات المالیە التالي ئەم داهاتانە ئەگەڕێتەوە بۆ ئەو محافظانە یەکەم لە 150 لە چی من الرسوم والضرائب الاتحادية ڕسوم چییە؟ وتم ئەوانەیە کە بە گومرگی ژەوترێ ڕسوم باشە بە گومرگی ژەوتێ الرسوم الگومرگیە باج بە هەردوو شێوەیەکەی مباشر غیر مباشر اینجا مباشر چییە و غیر مباشر ضریبەی مەبیعاتمان هەیە ضریبەی عقاراتمان هەیە ضریبەی عەدەساتمان هەیە ضریبەی دەخلمان هەیە هەموو ئەمانە کە هەرێم زیاد لە حەد ضریبەی فراوان کردووە بۆ ئێستا ئامادە نین داهاتی ناوخۆ تەسلیم بکەن چونکە ئەوەندەیان ضریبە لەسەر ئەو خەڵکە هەژارە تۆمار کردووە مەسەن تابلۆ ڕێکلامی ناو بازار هەموو ئەمانە کردویانە بە ضریبە و لەسەر لە کاتێکا ضریبەی دەخل لە عێراقا نییە لەسەر زۆر بابەت لێرە ضریبیان لەسەر هەموو شتێک لەبەرەوەی ئێستا حسابەکەیان کەشف ئەبێ یعنی پارە لە خەڵکی ئەم حکوومەتە ئەمە ئیشەکەیە بێ لە مەودووە پارە لە خەڵکی هەرێمی کوردستان ئەسەنێ ئەیبای خاتە خەزێنەی عامی ئیتحادی عێراق ئەوەی کاتی خۆی ئەیانود ئەمانە عێراق چین ئێستا ئەمانە بێ ببن بە جابی حکوومەتی ئیتحادی و پارە لە خەڵکی هەرێم بسەن پارەکە بەرن بۆ عێراق بە مەمنونیوە لە 150 من الرسوم والضرائب الاتحادية لە 150 ڕسوم و ضریبەی اتحادی باش ماوەسە بۆی لای خەڵکم ئێستا دەبێت لە 100% داهاتەکە باج و ڕسوماتی فەرمانگەکان جای هەرێم بێ بەردابێت تەسلیم بکەن پەلەمەکەتان نەسە کۆتاکە بۆ خوێن باشە بەس مەوسم لە 100 دەڕواتەوە بۆ بەغدا دوای دەینێرنەوە سەڵاتەکە بەڵێ ل 150 من الرسوم والضرائب الاتحاد التي يتم استيفاؤها يعني واتولى من الدوائر الممولة مركزيا ئەمە هەندێک گەڵن کاکە مەشمولی هەرێم ناکە هەرێم دائیرەیەکی مەمەوەل مەرکەزیە یانە بەغا پارەی بۆ نێریانە هەر شوێنێک وەزارەتی دارایی عێراق پارەی بۆ بنێرێ پێوتێ ممەوەل مەرکەزیە هەر شوێنێک خۆی پارە لە داهاتی خۆی سەرفکا پێوتێ ممەوەل ذاتیە تەمویلی ذاتیە مەسەن شەریکەی مەسافیە خۆی داهات بەدەستێنێ ئەوە ممەوەل ذاتیە هەر شوێنێک وەزارەتی دارایی وەزارەتی دارایی مەگەر حیسە نانێرە بۆ هەرێم کەواتە دەوائری هەرێم ممەوەلە مەرکەزیە كواتە من الدوائر الممولة مركزيا في المحافظة لمحافظك ويستثنى من ذلك لو رسوم وقمرقي كبو يجرنو لصابنجا دو رسمي بونا يجرنو دو داهاتي بونا يجرنو المبالغ ويستثنى من ذلك المبالغ المستحصلة أو مبالغ راني كبدزة من إيرادات الضرائب والرسوم القمرقية كواتا لصابنجاي ضريبة وقمرق شمولي وناك بيانو بمحافظات ونايشي دانو بهدم كأجر ضرائب وقمرق ندنو إن جاداهاتي لصابنجات شيء مگر هي أو تابلواني ناو شقا مكان أوي ككومبانيا حزبية كان بالبرسيني استبوي رون بي لصدا بنجاي باز رسومات بو بغداد لصدا بنجاي باز رسومات بو هريم لا أي شون وتوتي لصا بنجاي بو محافظات به دعاء وتوتي لصا بنجاي بعض الرسومات شمولناك بس بو أما بس أي سنورة كان يسبونه من بعض أو فقرية دعاء أوي بالله بالله طبعا تلفونم بو أوي كقانون كين وسيوة رفاقت معنا هيش كل اللجنة مالي ووزارة مالي ولا كوبنا وكان زوريك معنا بيني ناي عبيد محله وتمو أستاذ عبيد أم فقرية بيش خوي هلا وشينته وتي كاتي خوي ما وما ننسي وكان يراوة برلمان لبرلمان أم قران كارية بس راتو كقران كارية كي سقطوا تناقضي تاعه بويا كاتي خوشي وتم حكومتي هريم بوي هي تانا لسر أم ياسايت وماركا بلام جويا نداقس كان من اسوتاني يخيقتون باش فقري دوم حصة المحافظة من إيرادات المنافذ الحدودية والبترودولار بشكي باريزغا حكومتي هريمنا حكومتي هريم ليو تيغنتش بو تونية بو باريزغا كان لهر باريزغا منفذك حدودي هبه يا نوتي لي در بهنري يا غازي لي در بهنري يا تكرير مصفاي لي به باشا لصا بينجي داهاتي او منفذه بو او محافظه لصدا بينجنك بنجا نا باسي بنجانيه او اباش لكو ورجيلاو كاك حكيم باش طبعا هرم قناعتي بلا مركزين بوكات خوي كيمان دام ينجوني بارزغا بوين نو دانا صار لقى حكومتي هرم مناقشه ما كنت كقناعتي عن بسيستمي لا مركزيه به قناعتي عن نكر مجلس محافظه لدوشن لهرم ولا عراق تعريفه كان زور واضحه لهرم الله مجلسيكي الرقابية
ضمن إدارة المحافظة تنيا بوي هي شاوديري بكا بلام لوي علاقة له مجلس تشريعي والرقابي بوي هي ياسا دابني بلام كام ياسا أبي لدستور مخالفي دستور نبي ومخالفي برلمان اتحادية كي نبي بون من مجلس محافظي بابل 6 قانوني در كردوه باس للرسوم كا رسوم زيادة كا أو بابتي لصابينجا لقانون مجالس محافظاتي غير منتظم في الأقليم هاتوا لصالي 2016 لقل جبار عبادية كأموزة حيدر عبادية للجنة دارائي بو بمناقشة مان لسر أوا وتي إما أبي أو بابتا بتشسبينين چون كدهاتي بو محافظاتي هريمش إماش أبي أو بتشسبينين بلام أوتي أول قانوني ما هاتوي واستنادي قانوني تاني وتمان با موازنة كينا قانون بلام أم برادرانا أو كاتش جوان بو فقرين دا كاك حكيم جان باب مادة سي يكون وزير المالية وزير المالية اتحادي مسؤولا بربرسة عن الحسابات المتعلقة بو جميريالية بجميع المقبوضات والمدفوعات هرشي ورجيري وزير مالية اللي بربرسة لعراقة وهرشي أدري أو بربرسة كواتا همو حسابك بإمزاي طيف سامي أن يريبوما وهمو قضية قبل بشيتو بردمي طيف سامي أو كبيوني بداري أو كبيوني بداري لازم أوصل لسر أو رسومات كان نازانا من لام بوي رون تربي أو كبيوني ببعض رسومات فرمانجة كان وجات فرمانجة هرم بيت شباق دابي لسرستي أبي براتو بو اتحاد دواي سندي تويرة دواي لصا بنجايتو بلام هي قمرقو ضريبيتين هاي السنورة كان بس الجمرجو لا جمرجي السنورة كان لقل ضريبي عقارات وعرصات حتى نوع ضريبة هي أي شيء بهرم ديتوا يعني حج يعني أول يدر كراوي صار صدا بنجاكش شيء بهرم بمنته ريكلامها لناو جادة كان أقل شارواني وريقلي هنديك رسم لشارواني هي تابلو سعر لدائري مرور هي هنديك لو رسماني كوا الروي وصلك تقديمك 1000 دينار 500 دينار اللي سنة ألوانه لصابن جاي بوديته لقل لصابن جي منافذ باش بس استوي أوي بونو من لصابن جي وبو بارزجانة كدروازة سنوريانة أو بارزجانة بس أويت لصلاصتي دهاتي سنورة كان بو عراقة هموي بو عراقة سنورة كان باجو رسمي قمرجي أو دهاتي اتحادية واستثناء كراوته لو يكبدري بمحافظات استثناء كراوته بس دهاتي سنورة كان هرم دهاتي سنورة كان هرم لباجو رسومات لباجو رسومات أشي بو موازنة اتحادي لخزيني ما اتحادي جيجيرة كريو لو باجو قمرجا موازنة نادريتو بهرم نادريتو بهرم بهالشيوي بس بعض رسوماتي فرمان كان كم يجي بلقى سروي باشا لما ويا من برادرك قسمان كل بيكوتي طيب وتويتي من همودا تكلم محافظات ورقلم دوايب ويانا نيرمو او لصافن جاي طيب سامي باشا كواتا داهاتي محافظات استا هرم وكوشوار محافظه معامله لقلقتي هل محافظه داهاتي خوي منفذ حدودي تاعي قمرجا كله چونك أمدو فقرية كاك حكيم جوريك لدجبيك ده باش بس ما ديك شبكو أو الرو هل ما دي بيسنوه حصة إيرادات المنافذ إيرادي منافذ شيء لا نقطة قمرجا كان شيء تاعه غير قمرجا شيء تري تاعه أم فقرة ما ديدوا بيسواني لقل ما ديه كام أو برسالم لعبيد محل كر وتي أو ما ديه شون واتي وتم أواتي بري وكتي بري باش بس أوي ما وصل ما دي بيسنوه برجع كتير أوي كشارواني أو ما ديه شو الإيرادات خاصة بالدوائر البلدية الماء والمجاري كناين أو بو أو راكشن بو مالك باشا الرسمي أو راكشانك الرسمي هي مجاري إجازة راكشاني أو كهرباء أنا هم الرسمي هي أو رسمانة أمانته بو أو دائرة خوي زون إيرادات الخاصة بالدوائر البلدية أو داهات التايبتاني كبو شاروانيا كان الماء والمجاري أو بلديات شاروانيا كان والتخطيط العمراني وذاتي بلان والتخطيط إلى حساب المحافظة الرواب وحساب محافظة ويعاد تخصيصها تايبت أكريتو لنفس الدوائر المستفاد منها لهمان دائرة كورجي له بس أو كري أو دقريتو الماء والمجاري بالله يعني سباري أو دبيبو خودي فرمانجة شهرواني سر فكرته أو رسم مكان نا باري أوكا باري الرسم كاك إذا بس أو كري أو شهر رسم نية لا كري أو رسم نية أو اشتراكه
اشتراك کرێی کارەبا ڕسم نییە ئیجازەی کارەبا بەستن تۆ ئیجازێک چی بۆ دایرەی کارەبا بۆی ساعتە بۆ بەسن ڕسمێکە لێسەنیان ئەو ڕسمە ئەنا پارەی کارەبا اشتراکە ئەو پێ دەفرۆشن یعنی سەپارەی کارەباش بۆ کێ دەبێ بۆ پارەی کارەبا کارەبا لەسەر سیتیەکان زیاد کراوە لە 1800 زیاد کراوە چۆن ئەمە ژێکێکە بێ لەو مشکلانە دوای حکوومەتی اتحادی چۆن مامەڵەی لەگەڵاکە لە ڕاستیەکان کارەبا بۆ کێ دەبێ پارەی کارەبا مەفروض وایە ئەو کارەبایە کێ تەمویلەکە کێ بەرهەمی هێنێ عراق بەرهەمێنێ یانە یا هەرێمی کوردستان بەرهەمێنێ کەتی تایبەت یا کەتی گشتیە ئاوا ڕاستیەکەی تەفاسیلی ئەو بابەتەم لا نییە باش بەس باسی مادەی سیت کرد کە وەزیری دارایی بەرپرسە لە وەرگرتنی هەرچی داهاتە لە عراق و سەرفکردنی هەرچی داهاتە بۆیە کە پارە نایە بۆ هەرێم مەسئولێتەکە مەسئولێتی تایفە باشە ئەوائدی نەوت داهاتی نەوت باش بزانە چی لە خۆی گرتووە کاک حاکیم ئەم برادرانە وەزان باسی کردووە لەوێش داهاتی وازان بەس ئەو بەرمی لە نەوتانەیە کاڕووە باش نه إدارة العوائد النفطية إدارة داني داهات نوتية كان مادة سيوبينش يكم مجموع العائدات الكلية كوي تواوي بدسات وقشتية كان للشركات العامة من مبيعات النفط كنود فروشن الخام والمحلية نود لناوخو والأجنبية بأجنبية فروشن ومنتجات النفط الخام والغاز برهمكانش يعني نوتو يسبي وغاز وقير حمو أمانة أما ده بزانة تشيلي ثانيا جميع المبالغ الناشئة حرشي بريق لواد بيقدي شيريني كومبانيا كان هي استكشاف من عقود النفط لقريبا كان والغاز التي تنفذها شركات النفط العالمية حرشي شيريني هي حصة الخزينة من أرباح الشركات العامة المنفذة لعمليات النفط حصي خزينة أما هالعائدي نوتا حصي خزينة لأنجامي أو عقدانة أي تشيلي أم حسابه أما جال باسي كردون تؤول العوائد الناتجة هرشي أمانة الرواد بوشوة من بيع النفط الخام لفروشني نوتي خام والغاز وغاز المصدر كهنادك والغاز المستخرج أو غازي كدرهن إرادا للحكومة الاتحادية ومن المبالغ المدفوعة لو بالرباراني كدراوة لاستكشافات المصادر النفطية شيريني أدري أو بالرباراني جبه إرادة بو حكومة وأي مبلغ هر مبلغك تنشأ من استثمار أموال في حساب عائدات هر مبلغك استثمار كراو لو عائدات كاك حكيم بيان باش مادة بنجاويك باش أما حكي تاني يلا الفصل 11 أحكام عامة وختامية بالله بنجاويك فقريدو تؤول جميع الإيرادات للوحدات الممولة مركزيا هرشي داهاتي أو فرمانجا نية كدا كلمركزو باريان بودي باشا إلى الخزينة العامة الاتحادية حصرا حصر يعني تنحيج مجالك ثانية هرشي داهاتي أبي بروابو خزينة اتحادي هي دوائري ممول مركزيا كواتا شمولي هريمو غير هريمي شاب باش او دست خوش به من ماكي تشاغروند كدو خلكك من ماوا يستك دهاتك بتاوتي كيدي سو يستك شيء لسرويك هرم دهاتي ناخو چون معاملەیەک بە داهاتی سنوورەکان دەبێت چی بکرێبەوەی کە بودجە بە تاواتی پشکی هەرێم بێت بۆنم نماوەسا هەرێمی کوردستانە بێ ئەم قانونە جێبەجێکە باشە هەموو داهاتەکانی خۆی ئەنێرێتە بەغا مفاوەزات لەسەر ئەو پشکانەیەکە کە لەناو موازنەکە هاتوون ئەگەر نەیکات ئەگەر نەیکە مادەی سیب و فەقەرەکە تونەزەل لە حسابەکەی چەندێکە حیسەکەی تەخمینیەکەن چەندێکە داهاتە ناوخۆیکە ئەوە نەی لێبڕ وەکو ئەم مانگەی پێشکردیان بەڵێ ئێستا مانگی پێشوتیان و وتیانە داهاتی ناوخۆتان 308 ملیارە ڕێک 308 ملیار لێبڕ بەڵێ ئیزافەتەن قەرزەکانی TBI قەرزەکانی TBI ئەم چکۆ مانگی ڕابردوو بڕی بوویان چکە بازەوەکە نەبڕابێت مانگی ڕابردوو ئەم ئیتیفاق لەناو موازنە بۆ بە قانون بەڵێ ئەم مانگە ئەوەشی لێبڕ باشە بەس ئێستا هەرێم هەموو داهاتەکانی تەسلیم کە ناوخۆ باز و ڕسومات نەوتەکەشی 400,000 برمیل لە نەوتەکەشی کاوان ئەڵێن ئێستا ئێمە خۆن نەوت تازە وەسێنراوە
ڕاستە تازەوە سێنراوە بەی ئامادەیتان دەربڕیەوە تەسلیمیکان یانە تا ئێستا ئامادەیان دەرنەبڕیوە کاک چکە ڕۆژە سوودانی وتی 55,000 بەرمیلیان تەنیا ئەوەندەیە بەس بەغدا باز دۆکە داوای 120-150 کرد بێ تەنیا ئەوەندە ئەگینا لە موازنە باسی 400,000 بەرمیلەکە چونکە هەرێمی کوردستان لەو پێش زۆرمان پێوتن برادێک لە بەغدا بوو یەکێک بوو لەو وەزیرە متەنەفیزانەی کە لێرە باشە لە قاعەی دەستوری کە هاتی نەدەرۆ ئاوا دەسیم گرتم فڵان کەس یەک تەکلیفمان هەیە لە هەرێم کە نەوت زیاد دەرەهێنن مەی کە بەڕێکلام بۆ ئەوەی ئەسومی شەریکات بەرز بێتەوە چکە تۆ لەوێ ئەڵێ ئەمڕۆ ئەوەنە بەرمیلمان زیاد کرد لێرە ڕێک حساب و بۆ تەنووسن بۆی دوای لە حسابەکە ئەوەنە ببڕن طبعاً بۆ ئەمەیان زیاد کرد لەبەرەوەی حسابی ئەسومی ئەو شەریکانە زیاد بکە لە عالەمە و زیاتر شەریکە بێ تاوەکو گەیاندیانە حدێک کە عێراق بە وردەکاری ئەزانێت چەند بەرمیل نەوت دەرێن لە ئاخر لەحظە عێراقیەکان هەموو ئەیانزانی کە 430,000 بەرمیل نەوت هەناردە ئەکرێ پێشڕای هەناردە ئەکرێ ئینجا بۆ ناوخۆ چی بەکارهێنن ئەوەش بابەتێکی تر بوو بە تەنکەرچی ئەفرۆشن ئەوەش بابەتێکی تر بوو لە ئێستادا متابعی ئەوەکەن بزان بە تەنکەر بۆ ناوخۆ بۆ مەسافی هەمووی ئەوێ حساباتەکەی بگەڕێتەوە خەزێنەی عام ئەگینا حکوومەتی عێراق ئەو مامەڵە لەگەڵ ئەم قانوناکە بزانێ بای چەندیان نەناردووە ئەوەنە لە بوجەکە بڕێ چێش تەحملی مەسئولیەتەکەیەکە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو حیزبانەی کە حکوومەتیان پێگەێناوە نەیخەنە ملی عێراق لەبەرەوەی عێراق ئەڵێ ئامادەم ئەم قانونە کە کاتی خۆی وەزیرە کوردەکان نردویانتە پەرلەمان و بە هەموو ئەندام پەرلەمانەکان و بە کوردیشۆ دەنگی لەسەر دراوە ئەو قانونە جێبەجێەکە ئەتوان بچن سکاڵا لە محکەمە ئیتیحادی بکەن کە لە ساڵحیان دەرناچێت ئەی چی بکرێ بۆی خەڵک نەبێتە قوربانەوەی تایبەتە بە موچە خۆ هەر موچەنی دەبێت پارەی پرۆژەکانە دێپەلە بکرێت دوانی چاودێری دارایی لێرە بوو ئەبێ ئەگەر هەرێمی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان و ئەگەر ئەو پارتە سیاسیانەی بەشداریان کردووە لە حکوومەتە باشە ئەو پارتە سیاسیانەی بەشدارن لە حکوومەتە بە قیادەی پارتی دموکراتی کوردستان بە جێگری یەکێتی نیشتیمانی کوردستان بە هاوبەشی بزوتنەوەی گۆڕان مەسیحەکانی تیا و نازام کێتری تایە ئەمانە هەموو مەسئولن لە بەرامبەر خوا و خەڵکە کە هەر عەرقەلەیەک دروستی ئەەکەن بۆ ئەم یاسایە کە خەڵک باجەکەیەدا ئەو هێزە سیاسیانە بەرپرسن باش بەس ئەوان ئەگەر ئێستا دەڵێن هەموو دەڵێن هەموو پابندێکمان جێبەجێ کردووە عێراقە ئایا عێراق وردەکاری کردووە و هیچ داهاتێکیان تەسلیم نەکردو ئەڵێ داهاتیان تەسلیم کردووە داهاتی ناوخۆ بە ئەوان دەڵێن ئێمە هەموو ئەو قسەی خوان پابندەکە ناڵێن دەڵێن هەموو ئەڵێ ڕقممان داوە ڕقمیان داوە ئەو ڕقمی ناوێ ئەو دوێنێ داوایان کردووە مهلەیەکیان لەگەڵ کەم تاوەکو ڕقەمەکان چاکەنەوە ئەندامێک جێگری دووەمی سەرۆکی لیژنەی دارایی کە سەر بە پارتی دموکراتی کوردستان ئەڵێ بەیاناتی حکوومەتی هەرێم غەڵەتە وتەبێژی حکوومەتی هەرێم ڕەدیدایەوە کە ئەڵێ تۆ غەڵەتی بەیاناتەکەمان ڕاستە خۆ ئەمانە نەغالب بووە نە ئەحمە بووە نە سەرکەوت بووە نە ڕێبوار بووە نە وشیار بووە پارتیەکەی لیژنەی مالی ئەڵێ بەیاناتی حکوومەتی هەرێم غەڵەتە وتەبێژی حکوومەتی هەرێم ئەڵێ نەخێر تۆ هەڵەی بەیاناتەکانمان ڕاست ئەی چی ئەوەی کە بەڕێز داتەکان دروست نین دوانی چاودێری دارای عێراقیش خۆ لێرە بوو دە ڕۆژی ڕابردوو دە ڕۆژە داتای هەرێمی ئەسڵەن قاعیدەی بەیاناتی نییە هەرێم ئەسڵەن تا ئێسەیش بە گوێنی موچە بن بۆ هەندێک لە هێزەکانیان آخر ئەو ژمارانەی کە جێگری سەرۆکی حکوومەت دەڵێ بەقەدەر جێیشی سین دەرەجەدارمان هەیە باشە ئەڵێ ئەوەی لێرە هەیە لە هیچ کوێنیە مەگەر لە سینە لە سینەوە نییە باشە کاتمانەوە بەس پێشتر ئێستا رەخنەش لێوە دەگیرێ دەتانگوتنەوە تەسلیم بکەن باشە لەگەڵ عێراق ڕێک بکەون لە میدیای دەسەڵات دەڵێ ئەو دوو قسە جیاوازە وتمان نەوت تەسلیم بکەن بە مفاوەزات ئەگینان لێتانە سەنن بە قسەیان نەکردین بە مفاوەزات لیان سندن باشە ئێستا هیچ منەتێکیوانیتیان نیە لیان سەنون باشە ئێمە وتمان بە تەفاوز بیکەن تا عێراق ئامادەیە وەزعی لاوازە پێی خۆشە بە بەڵگەی لە سەردەمی حەیدەر عەبادیە لە ساڵی 2015 ئیتفاقیان کرد 550,000 بەرمیل نەوت تەسلیم بکەن تەسلیمیان نەکرد لە سەردەمەکەی عادل عەبدولمەهدیە قەرار و 250,000 بەرمیل تەسلیم بکەن تەسلیمیان نەکرد عادل عەبدولمەهدی کوتلەی سیاسی نەماوە پێی نەڵێ تەنیا 10,000 بەرمیل نەوتم تەسلیم بکەن 10,000 بەرمیل نەوت بۆ ئەوەی حوجەیەک مەبێ بۆ پێدانی پارە تەسلیمیان نەکرد تا لێیان سندن باشە کە لێیان سندن
ئێستا باڵانس لای عێراقە باش تا نەوت لە دەست ئەمانە بوو ئەیانتوانی باشە بەس ئێستا گەر عێراق بیانووی دەمێنێ ئەگەر نەوتی ڕادستکەن داهاتەکانی ڕاستکەن پارەکە دەنێرێ ئەگەر یاخود بیان و دەگری عێراق ئەوێ قانونەکە جێبەجێ بکا بە سەریانە ئەو فترە زەمەنیەی کە ئەمان بێمنەت بوون لە عێراق ئێستا عێراق جۆرێک لە تۆڵە ئەکاتەوە کاک حەکیم بەڵام ئەگەر داواکاریەکان جێبەجێ بکەن داواکاریەکان جێبەجێکەن ئەو وەختە ئەبێ شەڕی پەرلەمانتارەکان شەڕی بوجە بێ بەڵام ئایا ئەتوانن بیکەن تا ئێستا داواکاریەکانی جێبەجێ کردو هەرێ لە داهاتی ناوخۆ لە داهاتی ناوخۆی نەناردووە نەوتی ڕادەست نەکردووە ئەوەی کە لانی کەم نایە بە عێراق تەسەڕوفی پێوە بکاو بیفرۆشێ ئەی چاوەڕێی چی بکەین چاوەڕێی ئەو ئەزمەیەکەین کە ئەو خەڵکە بزانێ کێ بووەتە هۆی نەهامەتی ئەو خەڵک ئەبێ بزانێ کێ بووەتە نەهامەتی ئەو هێزە سیاسیانن کە لە ئەوەڵ تا ئاخر دەستیان خسۆتە بینەقاقەی خەڵک و هیچ حسابێکیان بۆ قاوانی نەکردووە و ئێستا خەڵک باجەکەیەدا خۆ هێزانە ئێستا باجەکەی نادەن تەنها لەوەیە ترسن کەشف بێ دەسەکەیان دوایی نەتوان خەڵک بکڕن ئەوەیە کێشەکان چاوەڕێی باشە بکەین ئەگەر داواکاریەکان جێبەجێ بکەن بەتەکیید و ناتوانن داواکاریەکان ئەم مانگەش مەعاش نەما مانگی داهاتوو چیەکەن خەڵک لێیان هەڵەسێ خەڵک چیتە تەحملی نەماوە کاک حەکیمیە باش خەڵک سزایان ئەدا خۆگەر خەڵک سزایان نادا ئەو خەڵک خۆی اختیاری ئەوەکە باش سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزمەوە زەحمەتی حاضرمان کردی سپاس بە بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانە خواتان لەگەڵ